وێڕای پێشبڕکێی شاجوانی رووسیا ساڵانە چەندین پێشبڕکێی دیکە لە نێوان کچانی رووسیادا ساز دەکرێن بۆ هەڵبژاردننی شاجوان لە بوارە جۆراوجۆرەکاندا. ئەمساڵ پێشبڕکێی شاجوانی مرواری لە مۆسکۆ بەڕێوە چوو. لە ناو هەموو ئەو کچانەی کە لە هەرێمە جیاوازەکانی رووسیاوە بەشداریان کردبوو 13 کچ بۆ فیناڵی پێشبڕکێکە مابوونەوە کە تەمەنیان لە نێوان 18 بۆ 22 ساڵدا بوو. هەرێمی کریمیا کە 3 ساڵە گەڕاوەتەوە سەر رووسیا وێڕای گرنگی ئەو هەرێمە لە ڕووی استراتیژی ئابووری و سیاسیەوە هاوکات دەگوترێت کە کچانی هەرێمی کریمیا لە جوانترینەکانی جیهانن. ئەمساڵ کچانی ئەوێ بەشداریەکی بەرچاویان هەبوو لەو پێشبڕکێیەدا. ڕاستینە یەکێک بوو لەو کچانە کە لە سیمفۆرۆپۆلی پایتەختی کریمیاوە بەشداری کردبوو. با دڵنیاییەوە ئەو پێشبڕکەیە زۆر گرنگە چونکە جوانی خۆی لە زۆر شتدا دەبینێتەوە و پێویستە ئەو شتانە پیشان بدرێن و سەیری ئافرەت بکرێت کە چەند بەتوانایە و چۆن تواناکانی خۆی بەکاردێنێت بۆ بەدیهێنانی بەرهەمێک. بۆ ئەوە یەکێک لەو کچانە نازناوی شاجوان بباتەوە دەبێت توانەکانی خۆی لەسەر شان و بەرامبەر ئامادەبووان و لیژنەی دادوەران نمایش بکات. دوای چەندین نمایشی جۆراوجۆر لەلایەن بەشداربووەکانەوە ئەمساڵ کچێکی تەمەن 22 ساڵی مۆسکۆ بە ناوی ئانا بابێدا توانی نازناوی شاجوانی مرواری بباتەوە و هەر یەک لە 12 کچەکەی دیکەش نازناوی شاجوانیان لە یەکێک لە بوارەکانی دیکەدا پێدرا. نازانم بڵێم هەستم چۆنە بۆ سەرکەوتنە. زۆر هەستی جیاوازم هەیە، هەم هەستی خۆشی و هەستی دڵڕاوکێ، هەتا سەریشم گێژ دەخوات. دەتوانم بڵێم کە بەباشی لە هۆش خۆم نیم بەو ڕادەیە خۆشحاڵم. لەو پێشبڕکیانەدا جوانی ڕوخسار گرنگی خۆی هەیە، بەڵام پێوەری سەرەکی کە کچێک بتوانێت پێی بەشداری و پێشبڕکێ بکات و سەرکەوتن بەدەست بهێنێت پەیوەندی بە توانای ناوەوەی کچەکەەوە هەیە کە خۆی لە ئازموونی کارکردن و بوونی بەهرە و توانایەکدا دەبینێتەوە. براوەی ئەو پێشبڕکێیە تەنها هەندێک دیاری و خەڵاتی سادە لەلایەن کۆمپانیا سپۆنسەرەکانی پێشبڕکێکەوە وەردەگرێت، بەڵام ئەوەی گرنگە ناوبانگ دەردەکات و دەرگای بەڕوودا دەکرێتەوە بۆ ئەوەی نووسینگەکانی بواری مۆدێل گرێبەستی لەگەڵ واژۆ بکەن. خالید حوسێن، ڕوودا و مۆسکۆ.